دوو دانە دوو شعری نادر قازی. وە بیرمە لە مەکتەبا دەیان پرسی دوو دانە دوو دەکاتە چەند، هەموو تێک ڕادەیان نووسی دەکاتە چوار. کەچی ئەمن لە حیسابا نمرەی کەمم دەهێناوە و دەهاتمە خوار. ئەویش تەنیا لەبەرەوەی لای من وابوو، دوو دانە دوو دەبێت هێک نابێتە چوار. لای من وابوو ددان و دوولێ و زوبان نابن بە چوار، دەبن بەزار بە تێکڕایی یەکەن هاوار. لای من وابوو دوو دەست و دوولاقی مرۆڤ نابن بە چوار، لە لەشێک داوا دێنە کار. لای من وابوو گەڕەک خانوو کۆڵان شەقام نابن بە چوار، دەبن بە شار تێیدا دەژین دەوڵەمەند و خەڵکی ئەژار. لای من وابوو کۆلکە و ڕیشە لق و گەڵان نابن بە چوار، دەبن بەدار هەندێ کورت و هەندێ درێژ وەکو چنار. لای من وابوو ئەوین و دڵ جوانی و پاچی نابن بە چوار، دەبن بە یار لە لای دڵدار. ئەو هەمووە هیوا دوو بە دوو دەبن بە یەک نابن بە چوار. ئێجگار زۆرن بەڵام لەکوێ دێنە ژمار. تەنیا ئەوەندەی دەزانم ئەگەر لەشم سەد پارچ چەکەن، بمدەنە ژێر گوللە و ڕەگبار بچمە سەردار، قسەی دڵم دێتە سەرزار. کوردستان هەر وڵاتێکە و نابێ بە چوار.